I, Joseph Robinette Biden Jr. do solemnly swear. هەر لەگەڵ گرتنەدەستی دەسەڵاتەکەی سەرۆکی ئەمریکا جۆ بایدن ڕوبەڕووی ئاڵنگاریکی بەرچاو دەبێتەوە. یەکەمین جار ڕوبەڕووی ئەو ڤایرۆسی کۆرۆنایە دەبێتەوە کە بۆتە هۆی گیانلەدەستدانی زیاتر لە 400,000 ئەمریکی. بەڵام لەگەڵ جێگری سەرەوە کاماڵا هەریس سێ سیناتۆری نوێ ئێستاکە دیموکراتەکان لە ئەنجومەنی سینات زۆرینەی باڵادەستن بە سەرۆکایەتی ڕێبەری زۆرینە چاک شومەر. ئەم ئەنجومەنی سیناتە چارەسەری ئەو مەترسیە هەنووکەیانە دەکات ئەو قەیرانە تەندروستی و ئابووری کە لە هەر قۆناغێکدا یەکجار ڕوودەدات و تێدەکۆشێت بۆ ئەوەی لە ماوەی ئەم قۆناغەدا بەردەوام بین لە تێکۆشانماندا لە پێناو دادپەروەری نەژادی و دادپەروەری ئابووری و دابینکردنی دەرفەت و یەکسانی لە بەردەم یاسادا. ئەجەندایەکی دیموکراتەکان زۆرە و پەلهاوێژە بۆ بەدواداچوون، بەڵام کۆنتڕۆڵکردنی کۆشکی سپی و هەردوو ئەنجومەنەکەی کۆنگرێس یارمەتی خۆشکردنی ڕێگاکە دەکەن. لە کاتێکدا دەزانن کە سەرۆک لە هەمان حیزبدایەوە ئەوان دەزانن هەر شتێک لە کۆنگرێسەوە دەرچێت ئەگەری هەیە واژووی خۆی لەسەر پرۆژەی یاساکە بەدەست بێنێت لە بری ئەوەی ڤیتۆی لەسەر بێت و هەوڵی ئەوە بدرێت بنکەیەکی دەنگی زیاتری لە کۆنگرێس بۆ بەدەست بێن و دەنگ بدەن لەسەر شتێک بۆ ئەوەی هەر هەڕەشەیەکی ڤیتۆ لە سەرۆکەوە تێپەڕێنن. بۆیە لە بنەڕەتدا بە یەکگرتن و چاودێریکردنی کارنامەکانەوە ساز دەکرێت. بەڵام دیموکراتەکان دەستە باڵایشی بەرتەسکیان هەیە لە هەردوو ئەنجومەنەکەی کۆنگرێسدا. کۆماریەکان هێشتا لە تۆنایاندایە ببنە ئاستەنگ لە بەردەم هەندێک یاسا کە پێویستی بە 6 دەنگ هەیە بۆ بەدەستهێنانی لە ئەنجومەنی پیران. لە ئەنجومەنی نوێنەران ناکرێت نانسی پلوسی سەرۆکی ئەنجومەنەکە ژمارەیەکی کەمی دەنگەکانی دیموکراتەکان لەدەست بدات و پێشنیازی ئەوەشی کردووە کە دەکرێت چەند ڕێگایەک هەبێت بۆ کارکردن لەگەڵ یاسادانەرە کۆماریەکاندا. ئەرکی ئێمە دۆزینەوەی کاری هاوبەش و پێکەوەییە لە نێوان هەردوو پارتەکەدا کە دەتوانین ئەو زەمینە هاوبەشە بدۆزینەوە. یەکەمین شت بە خێرایی گەڕێکی نوێی هێورکردنەوەی بارودۆخی ئابووری ئەمریکا ئەنجام دەدرێت کە بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە زیانی پێگەیشتووە. بەڵام ئەنجومەنی پیرانی نوێی دیموکرات بە خێرایی دەجوڵێن بۆ پژڕاستکردنەوەی پاڵیوەرەوانی کابینەکەی بایدن کە چاوەڕوانی کۆبوونەوەکان دەکەن. هەروەها کۆنتڕۆڵی یەکگرتووی دەسەڵاتی یاسادانانی نیشتیمانی توانایەکی گەورەتر دابین دەکات بۆ سەپاندنی لێپرسینەوە لە حکومەت لە ماوەی چەند ڕۆژێکدا هەڵوێستەی کۆتایی لەسەر پابەندیەکان و هاوسەنگیەکان دەست پێ دەکات. لە ڕاستیدا هیوان بەمە هەیە لە ڕووی پرسی لێپرسینەوە و چۆنێتی کاریگەربوونی لە داهاتوودا کە بە تەواوی هیچ ئاماژەیەک لە ئارادا نییە بۆ لێپرسینەوەی گەورە لەم خولەی کۆنگرێسدا بۆ سازکردنی دادگای لێپێچینەوەی سەرۆک. بە دڵنیایەوە هیچمان لەو بارەیەوە نەبینیەوە پاش ئەوەی کە سەرۆک دەسەڵاتەکەی بەجێهێشتووە. لەبەرەوە ئەمە نمونەیەکە بۆ پابەتبوونی خودی کۆنگرێس و جەختکردنەوە لەوەی کە سەرۆک ئاگدار بێت یان بەلای کەمەوە خۆی بە لە سەروی یاساوە نەزانێت. سەرڕای ئەوەی کە ئێستاکە زۆرینەن، بەڵام هێشتا دیموکراتەکان پێویستیان بەوەیە حەڤە ئەندامی کۆماری ڕازی بکەن بۆ محکومکردنی سەرۆکی پێشوو دانەڵد ترامپ ئەگەر هیوایان وایە ببنە ڕێگر لە بەردەم دووبارە خۆکاندیدکردنەوەی بۆ ئۆفیسی فیدرالی.